بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزان، زۆر خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازیز و بەڕێز گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگەی گەیشتن. خۆشەویستانم، هەر کاتێک بابای سالیک دەستی پێکرد و دڵی خۆی پاک کردەوە لە هەموو پیسێک، هات نەفسی خۆی پاک کردەوە لە هەموو بێسەر و بەریەک، دەستی کرد ئەو مەقاماتانەی بڕی بە عیبادەتێکی جوان، بە زکرێکی جوان، بە شەو نوێژێکی جوان، لە خزمەت قورئانێکی جواندا. پاشان خۆشی پاراست لە گوناح و لە بێشەرعی و لە هەر شتێک کە دووری بێختەوە لە خوا، کە دڵی تاریکە، نقطەی ڕەش لەسەر دڵی پەیداکە. خۆی زۆر جوان پاراست و بەردەوامیش خەریکی ئەوە بوو کە خۆی تەرەقی دەکرد، کە خۆی ڕۆژ بە ڕۆژ بەرز دەکردەوە. ئەو وەختی جار بەجار خودای متعال بۆ هەندێک لە بەندەکانی خۆی سبحان الله موژدەیەک، خەڵاتێک، خۆشیەک، کەرامەتێکی پێدەبەخشیتن. جا چ ئەم کەرامەتە حسی بی بەخۆی بیبینی، معایشەی بکە، چ لە خەودا شتی زۆر زۆر خۆش ببینی، ملاقاتی زۆر کەسی بەرز و نورانی و عاریفان و پیاو چاکان بکاتن، هەر لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، پاشان بە خولەفای ڕاشیدون و پاشان ئەسحاب و ئەودیا و ئەسفیاکانی خودای گەورە. ئازیزانم، ئەم کەرامەتە، ئەم موژدە خۆشە بەڕاستی بۆ ئەوەیە ئەم سالیکە زیاتر ئیمانی بە قەزیەکەی قونتر بووی و یەقینی هەبی کە ئەم ڕێگرتیتێ بەرحەقە. و پاشانیش ئەوەی خوای گەورە موژدەی ئەداتێ، شیر ناتێکی ئیمانی دەداتێ بۆی پێی بڵێ بەرهەمەکانت پێگەیشتون، ئیشەکانت حاصڵاتێ بووە، مادی بوونەکانت وا دەگەیتە نەتیجە، دەی گەرمتر بە، ڕێکتر بە، مەزبووتتر بە، گەرم و گوڕتر بە لەو عیبادەت و لەو خواپەرستیە و لەو بڕینی ئەو مەقاماتانە کە دەوێت کە دەتەوێ بیگەیتێ. جا ئازیزانم، بڕینی مەقاماتی عبودیەت کۆتایی نایە، هیچ کۆتایی نایە. ئەوە بزانن هەتا دەمرین دەبی بەڕاستی بە هیممەتەوە، بە غیرەتەوە، بە سەبر و ئارامەوە ئێمە حەوڵ بدەین و حەوڵ بدەین هەر بەسەر بکەوین تاوکو بگەینە ئەم شوێنەی کە خوای متعال بە گەورەی و میهرەبانی خۆی پێمان دەبەخشیتن. جا بۆیە جار بەجار بەندێک لە بەندەکانی خوا، چ پیاو بێ چ ئافرەت، خوای گەورە ئاوڕێکی لێ دەداتەوە، هەندێک کەراماتی پێدەبەخشیتن. هەندێک لەو کەراماتانە باز دەکەم، پاشان حاڵی خەڵکیش کە باز دەکەم سێ جۆرە بەرامبەر ئەو کەراماتانە. یەک لەو کەراماتانەی جا بینە سەر ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سەحابەیەک هەبوو ناوی ئوسەیدی کوڕی حوضەیر بوو. ئەم سەحابەیە کاتێک کە شەوێک سوورەتی کەهف دەخین بە سەدەها مەلائیکەت هاتنە خوارێ، مەلائیکەت هاتنە خوارێ، جیان لە خوێندنی قورئانەکەی ئوسەید دەگرت. جا ئەویش سەری بلند کرد، کوڕە ئەو هەموو نور و بەرەکەتە چێدە سەربانی من، کە بەیانی بۆ پێغەمبەری جێراوە عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەر فەرمووی ئیقرا یا ئەبا یەحیا ئیقرا، بتخین باە ئەبا یەحیا بتخین باە. ئەو هەموو مەلائیکەتی خوا بوون هاتبوون جێیان لە خوێندنی قورئانی تو دەگرت. سبحان الله، لەو کەرامەت عەظیمەی. هەر ئەو ئوسەیدی کوڕی حوضەیرە لەگەر عەبادی کوڕی بەشیر لە خزمەت پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. پاش عیشایەکی درەنگ
کە هەستان ڕۆیشت بەڕاستی شەو زۆر تاریک بوو. ئەو وەختی گۆپاری یەکەشیان ئەو عەسایە کە لە دەست یەکەشیان بوو سوبحان الله بوو بە نور و پێشی ڕووناکردنەوە حتا گەیشتە ماڵی یەکەشیان کە ئەوێت کە جودا بەوە ئیتر نورەکە پڕیەوە سەر گۆپارەکەی و عەسایەکەی و هەتا پێش ماڵی خۆی سوبحان الله ئەم نورە ڕێی لە بۆ ڕووناکردنەوە. یاخود سەلمان و ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی هەردووکان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم دوی کرد بۆ برا پێکەوە دانیشت بوو نانیان دەخوارد دیتیان خواردنەکەی ناو قسعە و قاپەکەیان سبحان الله تەسبیحات دەکا کە هەردوو جیشیان جێیان لە تەسبیحاتی ئەو خواردنە بوو کە لە ناو قاپەکەیاندا هەیە. لە زمانی ئیمامی عومەر هەندێک لە ماڵەکانی مەدینە ئاگری گرت بەڕاستی مشەوەشێک و ناڕەحەتێکی زۆر پەیدا بوو لە خەڵکی. یەکسەر ئیمامی عومەر نامەیەکی دا یەک لە خزمەتکارەکانی و فەرمی ئەو نامەی فڕێدە ناو ئاگرەکە سبحان الله لە نامەکەی نووسی بوو یا ئەیوهە النار اسکونی بئذن الله ئەی ئاگر بە ئەمری خوا ساکن بەوە بکوژێەوە سبحان الله هەر هەوندە کابرا بەس نامەکەی فڕێدا ناو ئاگرەکە هەموو ئاگرەکە کوژاوە. ڕاستی ئەمەش کەرامەتێکی تری ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی. عمرانی کوڕی حەسین کە یەکێکە لە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پیاوە مبارەکە مەلائکەت لە ماڵ و لە کۆران سەلامیان لێ دەکرد سبحان الله سبحان الله مەلائکەتی خوای مەلائکەتی دەدید لە کۆرانی لە ماڵێ سەلامیان لە عیمرانی کوڕی حەسین دەکرد سبحان الله. ئەبوو مسلمی خەولانی هەبوو کە ئەبوو مسلمی خەولانی هەل کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زندی بوو ئەو ئیمانی پێهینا بەڵام لە یەمەن دەژیا بەڵام بە خزمەت پێغەمبەری نەگەیشت بوو صلی الله عليه وسلم نەهاتووە مەدینەی بە خزمەت پێغەمبەری بگا و بەیعەتی لەگەڵ بدا هەل لە یەمەن بوو بۆی بە تابعی سێبەس کۆ مەرجی سەحابە ئەوەیە من ڕەئا النەبیە صلی الله عليه وسلم وآمن به دەبی پێغەمبەری دیتبی ئیمانیشی پێهینابی ئەو دوو شەرتە دەیکاتە سەحابی بەڵام ئەوە ئیمانی پێهینا بوو بەڵام بەداخەوە بە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەگەیشت بوو. ئەو پیاوە کاتێک کە ئەسوەدی ئینسی لە یەمەن ئیدعای نبووەتی کرد وتی ئەمن پێغەمبەرم خەڵکەکی زۆری هەر خەرەتان و بەگەری کەتن ئەویان هینا ئەسوەد گوتی ئەتوو شاهدی دەدەی کە ئەمن پێغەمبەری خوامە گوتی جێم لێ نییە هیچ جێم لێ نییە. ئەو زارە گوتی شاهدی دەدەی کە محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم گوتی بەڵێ شاهدی دەدەم کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەر و ڕەوانە کراوی خوایە گوتی ئەوەی بۆ ئەمن پێ دەڵێن پێغەمبەرم جێ لێ نییە بۆ محەممەدی جێ لێ شەربی دەبی عەزابێکت بدەم بتکەمە عیبرەت لە پێی چاوی خەڵکەکەی سبحان الله ئاگرێکی زۆر گەورەی کردەوە ئاگرێکی زۆر گەورەی کردەوە. ئەبوو مسلیمە خەولانیان هاوێشتە ناو ئاگرەکەی بەوەڵڵا حتا زلکەکانیشی گەرم نەبوون نەوە کە ڕەشدا هەر بگەڕێ و یان ئاگری بگری عینەن ئەو موعجزە گەورەی حەزرەتی ئیبراهیم خوا کردیە کەرامەتێک بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم سبحان الله خوای فەرمووی بە ئاگرەکە یا نار کونی بەردەن وسلاما على إبراهيم أي آگر چۆن سەلامەت بووی لە بۆ ئیبراهیم ئەوە ئەبوو مسلیمی خەولانی نەسووتێنی سبحان الله ئەبوو مسلیم نەسووتا طبعا کە هاتە دەرێ عالم زۆر پێ معجب بوون ئەتباعەکانی ئەسوەد ئینسی وتیان قوربان ئەو پیاوەی دەرکە لە یەمەن بەوەڵڵا دەرینەکەی ڕۆژ بە ڕۆژ ئەتباعمان کەم دەبتەوە کە زانیان ئەوە چ کەرامەتێکی گەورەی لە بۆ دەرکەت و خوا چ کەرامەتێکی لە بۆ پیشاندا هەتا بزانی کە ئەوە لەسەر حەقە بۆیە ئەبوو مسلیمی خەولانیان دەرکرد ئەوش هاتە مەدینەی کاتێک کە ئیمامی عومەر زمانی ئیمامی ئەوبەکر بوو کە چاوی پێکەت فەرمووی جەنابەت چێی غەریبەی
والله خلق يمن قلت أبو مسلم خولاني النبي قلت بلي والله راز لدست لباوشي كردو قريا قلت الحمد لله نمردم لأمتي محمد عليه الصلاة والسلام كسيكم ليد وكو عزلة إبراهيم كآقر نيسوتين سبحان الله لو كرامة قوري كأوبيا وهيبو. طبعا أبو حسن زاهد أبو حسن زاهد لمصر بياويشي زور عالميشي وليشي متقي وزانا ودانا بو. سواء كان ابن طولوني زور نصحتي كر ابن طولون تحملي نصحتك ينكر أولا همو زمان قوايا دا صلاة دارا تحملي قصي باش وتساشي خوادا ساناكن براسي تحملي قصي راستو روانو مصلحتي جينو ديني خلقكي أو مسؤولانة تحملنا كان جراب قرد بلام يشيك مدحيانكا يشيك درويان لوبكا يشيك بويان بانكاتوا يشيك ببجنو بالايان ده هربري جيلوان رادا قرن بلام كسيك دون صحتي حق الروان راسيان مكا دليان بيتون دبي زختو شكريان بيهر دستيتن بوي ابن طولين تحملي قصي أبو حسن زاهدين كرد راس صندي خوار وتي دبي بدكما خوراتي شيرا كانم عندك شيري بخير ذكرت فعلا أبو حسن زاهديان فريدا بيشيرا كان طبعا الشيرا كان يان برسي كربو يقدو روشان خوارديان ندا بوزا شخ شير بخوي هارا برسيج بي هارتر دبي سبحان الله أبو حسن يان فريدا ناف شيرا كان كفريان دا ناف شيرا كان سبحان الله أو شيرانا بس اللي أبو حسن يزيق دبونه دكشانه نيان توان يك حتى يعني بورش يعني لنكر هواري شان لسنكر كشير تورا دبي دبي بس دكاته مخيفة يعني سبحان الله كاتكا حماية وحرسوا أوانا هاتن وتيان قربان يك شير ناوير لأبو حسن يزيق ببتوه كرسون كان بري والله أبو عبد الله قاضي أبو بياوك بو زور أوي بينا خوش بو زوري بينا خوش بو والله هنا ندري قلتيان أوا أتو بيتسي نتواني شير بتخوا سبحان الله حفت قامتي ليدا أو أبو عبد الله قاضي حفت قامتي لأبو حسن زاهد دا أبو حسن يقولي خوايا بهر قامتيك صالة حفظ كي قدري خواي قولا ابن طولون لأبو عبد الله قاضي تورب حفصة للريشي لسزنا سبحان الله كرة أولياء خوا كل شيء أويني أزيتيان بدي من آذى لي وليا فقد آذنته بالحرب خوا رب العالمين لحديث قدسية في غمر خوا عليه الصلاة والسلام دفرمي خوا دفرمي هل كسك وليك لأولياء خوا أزيد بدا أزاري بدا أو الشر لقر خواي قوردك سبحان الله سبحان الله براسي ذا أم شيخة مباركة أبو حسن زاهد بيان قلت قربان تقوى كاتك الشير كان دوري علي دابوي سلا فكروا خيال بو وقت والله هر أم لفكر بو أرب زامني كاوي أو شير هذا أو بيسا يان بيزنيا أي وكو حكمي شيء وكو حكمي مثلا صو أوانيه كلي كاويان قراو بيسا يان خاوين إشير أو فكرم لوي دابو سبحان الله بزانا أو بغميي أو توكلي أو ثقة ومتماني كما رب العالمين يهبو زي عزيزانم خلق يعني طبعا إما لا أوي خومان لا علماء معاصري خومان لا بياو ساكا كان خومان لا بياو صالح كان خومان براستي خل كان يجي زور صالح ودين دار أولياء منزورة هل الشيخ سعيد نورسي دقري كبد صدها كراماتي هبوة هل كاق أحمد مفتي زادة دقري كبهزارا كراماتي هبوة زور أو بياوي تاك منزور براسي ربي خوالد بزياد من لم كردستان هذا براسي بياوي صالح منزور براسي شيخي مباركي زور من هبون كأوانا هم صاحبي كراماته هم صاحبي فضيلته خلاتي قوربون عزيزان خلق برانبر كرامات سي زورن سي نوع كسن هيتيان إنكاري هم كرامات شدكن حتى إيمانيا بهيج كرامات إقدانيا طبعا العقيدة أهل السنة والجماعة وغلطة سنك العقيدة أهل السنة والجماعة إيما لك إنما ثابتة ككرامات حقه وهي وجودها أو هيك كوات خلقانك إنكاري دكن وبيان شتي خرافياتا شتيو هالا قورينيا هش أنا سبحان الله أو عند كرامات قورة دكن أو عند قوري دكن أو عند زوري دكن حتى مردوزيان زنديان جلقتي كراو دكن أو مبالغة يجدا
ئەو زۆر ڕۆیەشنا چکە بەڕاستی کەراماتیش شەرت و شروط و قانون و یاسای خۆی هەیە. سێیەم جۆر کە ئەوانە کە ڕەئی ئەهلی سونە و جەماعەیە و معتەدیلترین ڕەئیە ئەوەیە کە کەرامات حەقە، خوای گەورە ئیجرای دەکات لەسەر دەست و لەسەر ژیانی هەندێک کەسانێک بۆ ئەوی ببتە موژدە بۆوی و ببتە دڵنەوایی و سەباتی وی لەسەر ئەو دین و ئەو عەقیدە و ئەو خواپەرستی کە تێدا هەیە. جا بۆیە بەڕاستی ئەگەر خوای گەورە کەراماتی بە هەر کەسێکدا موژدە و خۆشێکی بە هەر کەسێکدا بە ئەوە بیشارێتەوە. چکە پیاو ساڵحان وەکو عاریفان دەفەرمونون چۆن ئافرەت لا حەیە فی الدین لە ڕووتان نەڵێم چۆن ئافرەت پەڕۆی عادەی خۆی دەشارتەوە لە شەرم و حەیان ئەوها کەرامەتی ئەوها ئەولیاش عاریفین کەرامەتی خۆیان دەشارنەوە. بەڵام هەندە زاریش وایە سبحان الله خوای گەورە کەرامەتەکەی ئاشکرا دەکات. زۆرێکی تریش لە کەرامەت ئەوەیە کە کابرا کەسەکە ئەو سالیکە خەونی زۆر خۆش دەبینی زوو بە خزمەت پێغەمبەری خوا دەگا عەلەیهی سەڵات وسەلام یان بە خزمەت پیا و چاکان دەگا جاشتی خۆشی پێ دەڵێن موژدەی خۆشی پێ دەڵێن هەواڵ و خەبەری زۆر خۆشی پێ دەڵێن. یا ڕەبی خوا بە حەقی ئیسمی عەزەمت بە حەقی ناوە جوانەکانت یا ڕەبی خودایەت بۆ خاتی گەورەی خۆت دڵمان سابت بکەی و بمان کەیتە ئەهلێک کەوا هەرچی عەتا و بەخششی خۆتە پێمان ببەخشی. تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.